وعزي خلق وعزي فقير وهجار وإيوه خوا وبيغمر خوا دوام عمرتان بوا وخوا لشتان ساقكا خوا بتان يليبو بسلمانانا كيارمتي يدن لحمو دنيا وإيوه بخشين دنگ تاندا سوبو تشاكي بيارمتي فقير وهجار يا ربي خوايا إيوه جلاي خوا إن شاء الله سربرز وسركوتوون والله جاني خلق أعويل برشاو أمي أبيها حكمتك مع الحكمة وابي برداية مالو بوي نك خلق أوابي الساية يا ربي حسكس خوايا أوكا خير خوازو يا رمتي داو بو خلق نيري خوا حربي الرجين ومليا يا ربي خوايا سربرزي دنيا وقيامتيك يا ربي خوايا حسكس شاويها لفقيرو تشتنيريو يا رمتي خلق خوا پایداریکا خوا سربرزیکا ان شاء الله خوای گەورە ڕزقتان بە و لەشتان ساغ بێ و خوا کەم و کوڕتان لێن کە ان شاء الله وا لێتان ڕازی بێ ان شاء الله. خۆی گەورە یارمەتیتان بە دەستی خێرخوازان خۆش بێ یارمەتی ئەم فەقیر وەژارە بۆ نمونە خۆم کرێچین بە 350 هیچ معاشێکمان نییە هیچ داهاتێکمان نییە چی خێرخوازان یارمەتیمان نێن و ماڵی بەخشی ناوا بێ ئینشەڵڵا هەموو ساڵێکە بەسەرمانەکەنەوە وەزعی خەڵق زۆر خراپە باوەڕ هەبە کە مناڵەکانم گەورن پێویستیمان بەنەوت بۆ توانام بۆ خەفەتم بۆ ئەو کەسانە خواردۆکە مناڵی وردیانەیە کە نییە نازانن انشالله خوا یارمەتیان بە و ماڵی خێرخوازان ناوە بێ و هیوادارم خێرخوازان ئاگایان لە کەناڵی بەخشین بێ و هاوکاریان بۆ بنێن تا دابەشیکن بەسەرمانەوە. پێشەچی دەستخۆشی لە کەناڵی پەیام دەکەم لە کەناڵی دەستگای بەخشین بەڕاستی پاڵپشتە بۆ مسلمانان بەڕاستی زۆر نمونەیان هەر زۆر بێخوایە ئێمە هەموو بەناوی خۆم بەناوی هەسەرجە مسلمانان زۆر دەستخۆشی لێ یەکەم و زۆر سپاستانەکەم و دوعای خێر و خۆشیتان بۆ ئەەکەم ئینشاءالله بەڕاستی جێگای دەستخۆشیە جێگای سوپاسە. ژیان ئێمە هەرەوەیە کاسەب کارێکم نییە یەک دەنک کرێچیم بەخوا دوو مانگە سێ مانگ کرێ ناتوانم بیم یەک دەنک ناتوانم بین تکرێچیم نۆ زەعیفەمان هەیە و کچن بە قورعان
ئەی خۆ کچیش نابێ ئیش و کاسە و ئەمە بکات منیش داواکەم لەم هەموو خەڵکە و لەم خەڵکانە لایەکمان لێ بکەنەوە بەم مانگی ڕەمەزانەیە و لایەکمان لێ بکەنەوە خواخوامە هەر ڕۆژی 10,000 دەستکەوێت بێم بە خواردن بۆ مناڵانم نییە مانیەک بۆم نادرێت کرێکەمان بۆ نادرێت پیاوەکەم خەریکە تووشی دەرونیە بێت لە تاوانە خەفەتی دنیا خوات ژیانەکەم زۆر ناخۆشە من خەڵە خێرە و من بەرگام لێ کاتەوە یارمەتی مەیەن مەڵای زۆر ماڵیان ئاوا بێ زۆر من مونیانم ماڵیان ئاوا بێت لای من خۆم تەکسێکی سوکەڵم پێ ئەیتر ڕۆژێ ئیشم هەیە و دەڕۆ ئیشم نییە ڕۆژ وایە بەشمەکە و دەڕۆژ بەشم ناکات ڕۆژ کاتی وایە بگرێت لە شکاردنی شاکە عاتڵی بەدەستم و پارەم نییە پێیچا بکەمەوە چەند ڕۆژە چاوەڕێکم تا کەسێکی خێرخواست دەست گرۆی مەکا و بتوانم یارمەتیم با پێی چا بکەمەوە ئێتر بەگشتی چینی کەم دەرامەتی خوارە چینێکی کەمی خوارە بەڕاستی زۆر کەم دەرامەتیانم عیشاتیان کزە خوای گەورە جەزای ئەوانش باتەوە کە دەستی خێریان درێژەکەن بۆ ئەوانەی کەکەم دەرامەت و دەستیان بۆ درێژەکەن یارمەتیان لەبەر خاتری خوای گەورە ئەم خۆراکی بەخشینش کە ئەوان نردویانە خوای گەورە جەزای خێران بەتوای ڕەب العالەمین خوای گەورە زیاتران پێ ببەخشێت خوای گەورە تاک بە تاکی ئەوانش کە لەو بەرنامە ئیشەکەن خوای گەورە سەرکەوتنیان پێ ئەتا بکات ئینشەڵڵا. لە کۆی دە پرۆژەکە دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز ڕایگەیاندووە یەکێک لە ئەو پرۆژانەی کە سیمای دەستگای خێرخوازی بەخشینە هەموو ڕەمەزانێک ڕای دەگەیەنێ دابەشکردنی سەبەتەی خۆراکیە بەسەر خەڵکانی هەژار و نەدار و مناڵی بێباو. ئەمڕۆ لە شاری سلێمانی بڕی 450 سەبەتەی خۆراکی دابش دەکرێت بەسەر هەژارانی سەرجەم گەڕەکانی شاری سلێمانیدا کە زیاتر گەڕەکە هەژارنشینەکان کە ئەمڕۆ لێرە کۆکراونەتەوە لە بەردەم بارگای دەستگای خێرخوازی بەخشین.